سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیواداری لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ یەکشەممە 8 مانگی گەلاوێژی ساڵی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 30 جولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی دادخوازان لەسەر مەزاری ژینە ئامینی، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود، دەست بەسەرکردنی چالاکێکی ژینگە پارێز لە شاری جوانڕۆ، سەپاندنی سزای بەندکران بەسەر واران محەممەد نژاد لە شاری سنا، گواستنەوەی سامان یاسین لە نەخۆشخانەی دەرونیەوە بۆ زیندانی ڕەجای شار، پەیمانوێکردنەوەی دادخوازان لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە، چالاکی شاخەوانان بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی شۆڕشی ژینە لە سەردەماوەند، چوونە سەرەوەی ئاماری بەسەڵاتچوان و نەخۆشیە دەرونیەکانی وێڵکراو لەسەر شەقام و هەڵۆشانەوەی بیمەی 300,000 کرێکاری بیناسازی لە ئێران. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی دادخوازان لەسەر مەزاری ژینە ئەمینی. ڕۆژی شەممە 7 مانگی گەلاوێژ بنەماڵەی ژینە ئەمینی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە ئازادیخوازانی شاری سەقز لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. بە پێوەگرتە ڤیدۆیانەی لەلایەن مۆژگان ئفتخاری دایکی ژینە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، کۆمەڵێک لە هونەرمەندان بە ژەنینی موزیک بە ئامێری تار لەسەر گۆڵکۆی ژینە ئەمینی ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود. شەوی شەممە 7 مانگی گەلاوێژ کۆڵبەرێکی خەڵکی گوندی تینی سەر بە شاری پاوە بەهۆی بەربوونەوە لە بەرزایی لە سنووری نەوسود بە سەختی بریندار بوو. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز شەوی شەممە 7 مانگی گەلاوێژ کۆڵبەرێکی خەڵکی گوندی تینی سەر بە شاری پاوە بە ناوی تەیب خۆستراوی بەهۆی بەربوونەوە لە بەرزایە سنووریەکانی نەوسود بە سەختی بریندار و بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەیە نەخۆشخانەکراوە. دەست بەسەرکردنی چالاکێکی ژینگە پارێز لە شاری جوانڕۆ. ئێوارێ ڕۆژی شەممە 7 گەلاوێژی 1402 چالاکێکی ژینگە پارێز بە ناوی یاسر نووری تەمەن 32 ساڵ و خەڵکی جوانڕۆ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرا. بە پێزانیاریەکان یاسر نووری لە کاتی دەست بەسەرکرانیدا لە یەکێک لە شەقامەکانی جوانڕۆ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دراوەتە بەر لێدان. دواتر هێزەکانی ڕژیم هەڵیان کوتاوەتە سەر ماڵی ئەو هاوڵاتیە و ماڵەکەیان پشکنیوە. جگەی ئاماژەیەکە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی یاسر لە بەردەستانیە. سەپاندنی سزای بەندکران بەسەر واران محەممەد نژاد لە شاری سنا. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا واران محەممەد نژاد ئەندامی چالاکی ئەنجومەنی فەرهەنگی کۆمەڵایەتی نۆژین لەلایەن لەقیەکی دادگای انقلابی سنا با سەرۆکایەتی قازی سەیدی سزای 1 ساڵ زیندانی تەعەلیقی بەسەردا سەپێنرا. پێشتر 3 ئەندامی دیکەی بنەماڵەی ئەو خوێندکارە بە ناوی پەیام میری، سەحەر وەهابی و ویدا محەممەد نژاد ڕۆژی یەکشەممە 24 ڕەزبەری 1401 لە کاتی بەدوەداچوون بۆ دۆسیەی واران بۆ ماوەیەک دەست بەسەرکرا بوون. واران محەممەد نژاد هەر لە ڕۆژانی سەرەتای گواستنەوەی بۆ گرتوخانە لە ناڕزایەتی بە هەڵسوکۆتی دڕندانەی هێزەمنیەکان مانی لە خواردن گرتبوو. ئەو هاوڵاتیە خوێندکاری کارناسی باڵای بواری هونەر لە زانکۆی یەزدە و ڕۆژی پێنجشەممە 21 ڕەزبەری 1401 لە ترمیناڵی شاری سنا لەلایەن هێزەکانی ئەتڵعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەرکرا. گواستنەوەی سامان یاسین لە نەخۆشخانەی دەرونیەوە بۆ زیندانی ڕەجای شار. دوابەدوای ئەشکرابوونی گواستنەوەی سامان یاسین بە بڕیاری قازی سەڵەواتی لە 31 پوشبەر بۆ نەخۆشخانەی دەرونی ئەمین ئاباد لە ژێر گۆشاری مێدیاکان ڕژیم ناچار بوو ئەو هونەرمەندە بۆ زیندانی ڕەجای شار بگەڕێنێتەوە. بە پێزانیاریەکان ڕۆژی سێشەممە 3 گەلاوێژ دوای 4 ڕۆژ خەواندنی زۆرەملێ سامان یاسین لە نەخۆشخانەی دەرونی ئەمین ئاباد ڕازی بۆ جارێکی دیکە گەڕێنرایەوە زیندانی ڕەجای شار لە کەرەج.
لە کاتی گواستنەوە سامان دژ بە بڕیاری قازی ناڕزایەتی دەربڕی، بەڵام 4 سەربازی بەندیخانە و 2 ئەفسەری ئاسایشی نەخۆشخانەکە و بەرپرسێکی زیندان هێرشیان کردووەتە سەر سامان و بەتوندی لێیانداوە. پاش گواستنەوەی سامان بۆ ژوورێکی جەرمانی چەند دەرزیان لێداوە و ئەفسەرەکان سوکایەتیان پێکردووە. خنکانی 4 کەس لە چۆمی زێ بچووک لە پیرانشار. ڕۆژی شەممە 7 گەلاوێژ 4 ئەنجامی خێزانێک لە چۆمی زێ بچووک شوێنێک بە ناوی قۆڵی ماشان نزیک گوندی بێلۆکە کەوتنە مەترسی خنکانەوە، بەڵام 2 کەسیان بە یاری هێزەکانی فریاکەوتنی خێرا گەڕێندرانەوە و 2 کەسی دیکە گیانیان لەدەستا. بە پێڕاپۆرسەکان دوای ئەوەی یەکێک لە ئەنجامانی بنەماڵەیەکی خەڵکی مێراوێ زەکەوێتە ناوی ئاوەکە، 3 کەسی بنەماڵەکە بۆ ڕزگارکردنی خۆیان بە ڕووبارەکەدا دەدەن، بەداخەوە بەهۆی نەزانینی مەلە ئەوانیش نقم دەبن. دوای دەرهێنانی تەرمی هەر 4 کەسەکە بە کۆمەکی یارمەتیە سەرەتاییەکان هەوڵەکان بۆ گەڕانەوەی ژیانی 2 منداڵ سەرکەوتووە بێت، بەڵام 2 کەسیان بە ناوی تریفە جامی ئەست تەمەن 19 ساڵ و بەهرا خزریان تەمەن 18 ساڵ گیانیان لەدەستاوە. پەیمان نوێکردنەوەی دادخوازان لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە. ڕۆژی شەممە 7 مانگی گەلاوێژ بنەماڵەی دادخوازان و خەڵکی ئازادی خواز بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بە پێڕاپۆرسەکان بنەماڵەی دادخوازان و خەڵکی ئازادی خواز بە کۆبوونەوە لەسەر مەزاری غەزاڵە چەلابی سرودی شۆڕژگەرایانەیان خوێندەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردووە. لە عێراق خەڵکی ئازادی خواز هاوڕێ لەگەڵ بنەماڵەی مێهشاد شەهیدی نەژاد لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و بە خوێندنی شعر و هەڵکردنی مۆم ڕێزیان لە بیرەوەرەکانی گرت. هەروەها لە شارەکانی کەرەج، ئێسفەهان، سنا، ئیزا، ئامۆل و بابۆل بنەماڵەی دادخوازان و خەڵکی شۆڕژگەر لەسەر مەزاری گیانبەختکردوان کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیان بن. چالاکی شاخەوانان بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی شۆڕشی ژینە لەسەر دەماوەند. ڕۆژی شەممە 7 مانگی گەلاوێژ کۆمەڵێک لە شاخەوانان بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی شۆڕشی ژینە بەسەر شیای دەماوەنددا سەرکەوتن. بەشداربوونیەوە چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەیەک یان بەختکردوانی شۆڕشی ژینە وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. شاهینی باسەکە لە 2 ڕۆژی ڕابردوو دەیان چالاکی بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی شۆڕشی ژینە لە سەرانسەر ئێران بەڕێوە چووە. برینداربوونی 7 کرێکاری معدەنی فوسفاتی بافق لە یەست. سەرۆکی ئۆرژانسی 115 بافق لە ئۆستانی یەزد ڕۆژی یەکشەممە 8 مانگی گەلاوێژ ڕاگەیاند بەهۆی وەرگەڕانی مینیبوسی کرێکارانی معدەنی فوسفاتی ئاسفۆردی معدەنی بافق 7 کەس بریندار بوون. بە پێوە راپۆرتە ڕووزاوەکە کاتژمێر 6:45 خولەکی بەیانی و لە نزیک سێڕێیانی چاهون ڕوویداوە. بە پێدوای زانیاری 7 کەس بریندار بوون کە باری تەندروستی یەکێکیان ناجێگیرە. نەبوونی ئیمنی جادەئی، خراپی ڕێگەوبان و نزمی کوالیتی ئۆتۆمۆبیلەکانی بەرهەمی نێوخۆ سەرەکی ترین هۆکارەکانی چوونە سەرەوەی قوربانیانی ڕووداوی هاتوچۆوە لە ئێران. کوژرانی هاوڵاتیەکی خەڵکی ئیزا بە سەقەی هێزەکانی ڕەژیم. ڕۆژی شەممە 7 گەلاوێژ فەرید سعیدی هاوڵاتی خەڵکی شاری ئیزە و باوکی 3 منداڵ بە چەقەی ڕاستەوخۆی هێزە ئینتیزامیەکانی ئەو شارە کوژرا. بە پێزانیاریەکان هێزەکانی ڕەژیم ماوەی چەند ڕۆژە لە جۆروبەری شاری ئیزە بازگەی پشکنینیان داناوە و ڕۆژی شەممە هێزە ئینتیزامیەکان بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەق تەقەیان لە ئۆتۆمۆبیلی فەرید سعیدی کردووە و کوشتویانە. چوونە سەرەوەی ئاماری بەسەڵاتچوان و نەخۆشە دەرونیەکانی وێڵکراو لەسەر شەقام. جێگری یاریدەدەری ڕێکخراوی بەهزیستی ئێران ڕۆژی شەممە 7 گەلاوێژ ڕاگەیاند ڕێژەی بەسەڵاتچوان و نەخۆشیە دەرونیەکانی وێڵکراو لەسەر شەقامی شارەکانی ئێران تا ڕادێکی بەرچاو چوەتە سەرەوە. بە وتەی فاتمە عەباسی زۆربەی ئەو کەسانە ناسناویان نییە و
بنەماڵەکانیان لەبەر نەبوونی ئیمکاناتی ماڵی و دەرمانی ناتوانن بەرپرستیان بگرنە ئەستۆ و لەسەر شەقامەکان بەجیان دێڵن. بە وتەی ئەو بەرپرسەی ڕژیم دەستگای قەزای ڕژیم دەیان نێرێت بۆ بێهزیستی، بەڵام پشکی یارمەتیان بەلای بنەماڵەکانیانەوە و بێهزیستی ناتوانێت وەری بگرێت. دووە هەواڵ هەڵوەشانەوەی بیمەی 300,000 کرێکاری بیناسازی لە ئێران. سەرۆکی ئەنجومەنی سنفی کرێکارانی بیناسازی ئێران لە وتوێژ لەگەڵ دەستگای هەواڵنێری تەسنیم ڕایگەیاند بیمەی 300,000 کرێکاری ساختمانی بەهۆی بلا تەکلیف بوونی چەند ساڵەیان هەڵوەشێنراوە. بە وتەی ئەکبەر شەوکەت لە سەدا 10 کرێکارانی شاغڵی ئێران کرێکارانی بەشی ساختمانسازین و 50% ڕووداوەکانی کار لەو بەشە ڕوئەدات، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی لە جیاتی بایەختان بە کرێکارانی بیناسازی کێشەیان بۆ ساز دەکەن و لە ئیمکاناتی ڕەفاهی و دەرمانی بێبەشیان دەکەن. بە پێو ڕاپۆرتە بیمەی 300,000 کرێکار بە بیانووی بلا تەکلیفی چەند ساڵە هەڵوەشێنراوە و 500,000 کرێکاری دیکە لە نۆرەی بیمەدا ڕاوەستاون. بە وتەی سەرۆکی کانونی کرێکارانی ساختمانی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ڕێژەی کرێکارانی ساختمانی بیمەکراو لە 900,000ەوە بۆ 650,000 دابەزیوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.